ئەوەی کە کام توێژ یەکەم ژەمە پێکوتەی کۆرۆنای پێدەدرێت پرسیارێکە و زانایانی ئەخلاق و پزیشکی خستووەتە دڵە ڕاوچێوە. هەندێک پێیان وایە دەبێ ئەو توێژە پزیشکان و کارمەندانی کەرتی تەندروستی بن. بەو پێی ئەوان لە هێڵی پێشەوەی ڕێگری لە ڤایرۆسی بکوژی کۆرۆنا بوون. کەسانێکی دیکە دەڵێن ئەوانەی ڤایرۆسەکە مەترسی لەسەر ژیانیان دروست کردووە دەبێ یەکەم جار بەوان بدرێت. لە ئێستادا کەمتر لە 10 پێکوتە هەن کە لە قۆناغەکانی کۆتاییدا لە ژێر ئەزموندان. پێشبینی دەکرێت هەندێکیان کۆتایی ئەم ساڵ یان سەرەتای ساڵی داهاتوو پلەی کۆتاییان پێ بدرێت و بە ڕێژێکی سنووردار بەرهەم بێنرێت. بەڵام بێگومان بەشی کوتانی هەر 8 ملیار مرۆڤەکەی سەرزەوی ناکات. بە پێی راپۆرتێکی تۆڕی CNBC ئەمریکی، زانایانی ئەخلاق ئاماژە بەوە دەکەن پزیشکەکان ڕوبەڕووی بڕیارێکی زەحمەت دەبنەوە لەوەی کێ شایستەیە بەوەی یەکەم ژەمە پێکوتەی کۆرۆنای پێ بدرێت و بۆچی. ئارسەر کابڵان، پسپۆڕی زانستی بایۆلۆجی ئەخلاق لە ناوەندی لانگۆن لە زانکۆی نیویۆرک دەڵێ هەندێک وڵات هێز و دەسەڵاتی خۆی بۆ بەدەزێنانی پێکوتەکە بەکار دێنێت و بە گرێبەستە بازرگانیەکان دانوستانی لەسەر دەکات. کابڵان دەڵێ بە شێوەیەکی مەبدەئی ژیانی هەموو کەسێک گرنگە، بەڵام لە ڕووی زانستیەوە کەم و کورتی لە ژمارەی پێکوتەکە هەیە. ئەو بە دووریشی نەزانی بازاری ڕەشی تایبەت بە پێکوتە لە جیهان دروست ببێت بە جۆرێک تەنیا سەرمایەدارەکان بتوانن دەستیان بکەوێت. لە ئەمریکا زانایانی ئەخلاق هیوادارن ڕێژەی پێکوتەکە بە شێوەیەکی یەکسان بەسەر ویلایەتەکاندا دابەش بکرێت. هەندێکی دیکە دەخوازن ئەو سیاسەتەی لە سەردەمی ئیدارەی باراک ئۆباما کاری پێدەکرا لە ساڵی 2009 کاتێک ڤایرۆسی ئەنفلۆنزای بەراز بڵاو بووەوە بۆ پێکوتەی کۆرۆناش ئەو سیاسەتە بگیرێتە بەر کە دوای سنووردارکردنی ڤایرۆسەکە هەوڵی پاراستنی کارمەندانی کەرتی تەندروستی دەدرا، دواتر کەسانی لاواز و بەتەمەنەکان و ئەوانەی نەخۆشی درێژخایەنیان هەیە لە کۆتاییشدا خەڵکە گشتێکە. لە ئێستادا 3 پێکوتە گەیشتوونەتە قۆناغی کۆتایی تاقیکردنەوە لەسەر مرۆڤ. یەکەمیان ئەوەی کۆمپانیای مۆدێرنای ئەمریکیە، دووەمیشیان ئەوەیە کە ئۆکسفۆرد لەگەڵ تاقیکەی ئەسترازینیکا گەشەی پێداوە و سێمیش هاوبەشە لە نێوان بایۆنتێک بڤایزەری ئەڵمانی ئەمریکی. هێشتا پێکوتەکە ڕووناکی نەدیوە. یەکێتی ئەوروپا بە بڕەپارەیەکی نەزانرا و 300 ملیۆن پێکوتەی کڕیوە. هەردوو کۆمپانیای سانۆفی فەڕەنسی و گلاسکۆ سمیسکلاینی بەریتانی بواری دەرمان پێشوەختە 2 میلیارد دۆلاریان لە بەرامبەر دەستەبەرکردنی 100 ملیۆن ژەمە پێکوتە بۆ هاوڵاتیانی لە ئەمریکا وەرگرتووە. ژاپۆنیش لەگەڵ بایۆنتێک بڤایزەر ڕێکەوتنی کردووە کە 120 ملیۆن ژەمە پێکوتەی بۆ دەستەبەر بکات. ڤایرۆسی کۆرۆنا 12 کۆتا مانگی ساڵی ڕابردوو لە ناوچەی وانی چین سەری هەڵدا. لە شوباتی ئەم ساڵیش ڤایرۆسەکە وەک پەتا ناسێنرا. لە ئێستاشدا ژمارەی توشبووان لە 20 ملیۆن کەس و ئەوانەش کە گیانیان لە دەستداوە لە 1 ملیۆن نزیک دەبێتەوە.